بسم الله هذا الصفوف ديالي كنستافد وتەیەکم هەیە دەڵێت لە خوێندەوارێک دەست لە کتێب وەربدات باشترە لەوەی کە خوێندەوارێک دەست لە کتێب نەدات. لە ژێرە ڕۆژنای ئەم بیرۆکەیە بوومە بە خاوەنی ئەو بیرۆکەیە کە ئەمڕۆکە لە شاری سۆران پێشانگای کتاب کراوەتەوە کە پێشانگا پڕە لەو پەرتوکانێک کە نووسەرێم ناوچەیە کە لە چوار قەزای گەورە پێکاتەوە نووسەرەکانیشی زۆرن ئەلحەمدوللا توانویانە بەرهەم و واروەها شتێکی بە بڕژ بخەنە نێو پەرتوخانەکانی کوردستان و هەروار بەدید و تێڕوانینی نووسەران و هەروە خوێنەرانی گشتی کوردستان و هەروە ناوچەکە و وەروە جیانیش بە تایبەتی. برەودان بە خوێندنەوە بە کللتوری خوێندنەوە ڕێگایەکی باشە بۆ هۆشیاربوونەوەی کۆمەلگا بۆ هۆشیاربوونەوەی تاک بۆیە پێویستە هەمومان لە ڕێگەی خۆمانەوە هەڵبدەین کللتوری خوێندنەوە لە کۆمەلگەدا بڵاو بکەینەوە بە بڵاوکردنەوەی کللتوری خوێندنەوە تاکێکی ئەفرێنەر تاکێکی داهێنەر تاکێکی وشار لە کۆمەلگەدا بەرهەم دەهێنرێت و کۆمەلگایەکی تەندروست لە ڕێگەی خوێندنەوە پێدەگات. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە من وەکو نووسەرێکی ئەو دەڤەرەی کە خەڵکی ناوچەی وەرتێن بەشداریم لەو پێشنگایدا کردووە بە دوو بەرهەمی وەرجێڕانم لێرە هەیە کە یەکێکیان خەمبارمە بە یەکێکیان ئەو پێڕۆی منداڵی مسڵمان کەش لە 6 قۆناغ پێک هاتووە. البته بەرهەمی دیکەشمانە بەڵام تا ئێستا بە چاپ نەگەیشتم خی گەورە دەفردا ئینشاڵڵا ئەوانیش بە چاپ دەکەن.